هێرۆ عەتار حەمەڕەشید لە ساڵی 1991 لە مەریوان لە ئاوارەییدا لەدایک بووە. لە سێمانی نیشتەجێیە، پیشەی ئێستای پارێزەر و کارگوتابیان کاری کردووە. هەڵگری بڕوانامەی 1. بەکالۆرۆس لە یاسا لە ساڵی 2014 بۆ 2015. 2. دیپلۆم لە زانستی خێزان. 3. دیپلۆم لە زانستە شەرعیەکان. ئەو پۆست و بەرپرسیارەتە حیزبیانەی پێشتر هەیبوون. یەکەم پارێزەری کۆمەڵی دادگەری و دەستگای خێرخوازی بەخشین و تۆڕی میدیایی کۆمەڵ. 2. بەرپرسی کۆلێژی یاسا لە ناوەندی زانکۆ پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. 3. کارگەری ڕێکخراوی خوشکانی ئیسلامیە. 4. پارێزەرە لە دادگاکانی کوردستان. ئەو خول و ڕایەنانانەی کە بەشداری تێدا کردووە. یەکەم، وەک وتاردەرێک بەشدار بووە لە ڕێکخراوی دیالۆگ و کولتوری تورکیا. 2. بەشدار بووە لە کۆنفرانسی سەرکردەکانی داهاتوو ڕێکخراوی نێودەوڵەتی ڕوات بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەری جێبەجێکار و ڕاهێنەر تارق سوەیدان لە تورکیا. 3. بەشدار بووە لە خولی پەرەپێدانی سەرچاوەدارایەکانی ڕێکخراوە قازانجنەویسەکان لە تورکیا. 4. بەشدار بووە لە خولی لووتکەی ئابووری ژنان لە وڵاتی تورکیا. 5. بەشدار بووە لە خولی ڕاوێژکاری خێزانی لە ڕێکخراوی ئەل-ئوسرا لە وڵاتی سعودیە. 6. بەشدار بووە لە خولی بەرەو پێشبردنی توانای سیاسی ژنان یارمەتی گەلی نەرویج ڕێکخراوی گەشەپێدانی گەل سلێمانی. شارەزایی و لێهاتووی هەیە لە: یەکەم، شارەزا لە بواری سیاسی، شارەزا لە هەڵبژاردن. 2. شارەزا لە بواری مافەکانی ئافرەتان لە ڕووی دینی و یاساییەوە. 3. شارەزا لە بواری چالاکی سیاسی و چالاکیەکانی هێزێکی سیاسی بە هاوکاری زانکۆی تاران. 4. بەڕێوەبەری ناوەند لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە ساڵی 2018. 5. سەرکردایەتیکردنی تیم و بەڕێوەبردنی تیم. 6. ئامادەکردنی ئافرەتان وەک شارەزای بواری هەڵبژاردن. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری، نووسین، بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی کۆڕ و وانەوتنەوە. یەکەم، ئامادەکردن و پێشکەشکردنی چەندین کۆڕ و سیمینار و وەرکشۆپ و پانێڵ. 2. بەشداریکردن لە چەندین خولی ناوخۆیی نێودەوڵەتی لە ناو و دەرەوەی کوردستان. 3. ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە لە کەناڵی ئاسمانی پێیان بۆ ماوەی 2 ساڵ. 4. توانای چارەسەرکردنی کێشەکان بە چەندین ڕێگە. 5. شارەزای زمانەکانی کوردی، زمانی دایک، عەرەبی، ئینگلیزیە. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران. بە یاسا ڕایان دەگرین. خولی هۆشیاری خێزانی لە ئاکادیمیای ژیار. شارەزا لە بنەماکانی خێزان. کارکردن لەگەڵ تیم. ئامادەکردنی ئافرەتان وەکو شارەزای بواری هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. ڕێکخراوی ماڵی سەرکەوتن بە پاڵپشتی ڕێکخراوی نیدی ئەمریکی. خولی لووتکەی ئابووری ژنان لە تورکیا.